محاضرة رابطة باسي alternating current circuit market گوتمان کاتێک کە سەرچاوەکەمان سەرچاویش تەزووی گۆڕاوی ئێمە تەعامل لەگەڵ قیمەتێک دەکەین چێ دەزانین هەم تەزوو هەم ڤۆڵتیا تعامل لەگەڵ چ قیمەتێکی مەڵێ ڤۆڵتێکە دەکەین قیمەت؟ ئەیسی چ قیمەتێک کاریگەر ئێفێکتیڤەیش پێ دەکرێت گوتمان ئەڤێرەجەکەی دەکاتە زیرۆ وایە کەواتە یوزلێسە بۆ نمونە ڤی ئەڤێرەج ئەگەر ڤۆڵتێکمانە بی ڤی ئۆف تی بکاتە ڤی ئێم ساین ئۆمێگا تی ڤی ئەڤێرەجەکەی دەکاتە چ؟ دەکاتە سفر پۆزیتیڤ پلس ماینەس بە هەمان قیمەت کوێکەوە دەکاتە سفر دابەش دەکرێتە سفر کەواتە ئەوە چ قیمەتێکمان بەکارهێنا R MS root mean square bravo root mean square ما قيمتها دوجا دكين average وردقين أو زدوها دي root mean square كي وردقين root mean square value باسي برجر مانكر لا يصير سيركت باسي كاباسيتورش مانكر باسي كاباسيتور برجر مان بيكونكر وباسي برجر وكاباسيتور وكوريش مانكر بيكون بابو در یکم چون زد دۆزینەوە و چۆن پاوەر فاکتەر دەدۆزینەوە باسمان کرد و گۆشەی نێوان تەزوو ڤۆڵتێج چۆنە لە هەر یەکەیان باسمان کرد ئەو سێرکتەشمان باس کرد بەڵام بەپەلە باسی دەکەینەوە ئەگەر سێرکتێکمان هەبێ لە بەرگر و کۆیلێکی دوای یەک لەگەڵ بەرگر و کەپاسیتۆرێکی دوای یەک پێکاتبێت بێ فریکوێنسی سەرچاوەکە دوو حاڵەت وەربگرین جارێکیان های فریکوێنسی وەربگرین جارێکیان لۆ فریکوێنسی وەربگرین لە های فریکوێنسی کۆیلەکە وەکو ئۆپن سێرکیتیش دەکات لۆ ئەوە وەکو ئۆپن سێرکیتیش دەکات لە های فریکوێنسی چونکە بەرگریەکەی زۆرە بەرگریەکەی زۆر دەبێت چونکە بەرگری کۆیل واتیان با بڵێن گوتمان لەبەرەوەی ڕێکتانسی کۆیل ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ فریکوێنسی ئەگەر فریکوێنسیەکە زیاد بکەین ڕێکتانسەکەش زیاد دەبێت ڕێکتانس واتە بەرگری کۆیلەکە کەواتە بەرگریش ئەگەر زۆر بێ ئەواتە ئۆپن سێرکیت چونکە تەزووی پێدا ناڕات تەزووی بە شوێنێک دانەڕات وەکو ئۆپن سێرکیت تەعاملی لەگەڵ دەکەین لە هەمان کاتدا هەمان های فریکوێنسی ئەگەر تەماشاکەین کەپاسیتۆرەکە وەکو شۆرت سێرکیتیش دەکات لۆ بەرگری ناوێت عکسەکەی ڕاستە چونکە بەرگری کەپاسیتۆرەکە کەم دەکات بە زیادکردنی فریکوێنسی کە بەرگریشمان کەم کرد واتە تەزوو زۆر بە ئاسانیدا پێدا تێپەڕ دەبێت وەکو شۆرت سێرکیتیش دەکات لە لۆ فریکوێنسی بڵێن چەوانەکەی ڕاستە ئەو جارە کۆیلەکە وەکو شۆرت سێرکیتیش دەکات کەپاسیتۆر وەکو ئۆپن سێرکیتیش دەکات حاڵەتێکمان هەیە لە کارەبای پێ دەڵێن ڕێزنانس ڕێزنانسن ئێلێکتریکەل سێرکیت زان بەڵێسمان چییە The root mean square voltages across the capacitor and inductor must be the same. يعني چه لە چ حاڵەتێک پێ دەڵێن سێرکیتە لە ڕێزنانسە کاتێک کە root mean square value ڤۆڵتیەی کەپاسیتۆر و کۆیلەکە وەکو یەک بێت ئەگەر ڤۆڵتی سەرەر دووچیان RMS-ەکەی وەکو یەک و یەک لێهات ئەو پێ دەڵێن ئەم سێرکیتە لە ڕێزنانس سێرکیتە لە ڕێزنانس پێ دەڵێن ڕێزنانس سێرکیت Therefore, we can calculate the resonant frequency. واتە لە چ حاڵەتێک ئێمە چۆن دەتوانین بزانین کە ئەو سێرکیتە بتوان لە ڕێزنانسە کاتێک VC واتە ڤۆڵتێج سەر کەپاسیتۆرەکە root mean square value یەکسان بێ بە چ بە VL کە قیمەتەکەی root mean square value بێ لە سێرکیتێک ئەگەر کەپاسیتۆر و کۆیل بە دوایەک بەسترا بن دەبێت چ شتێک یەکسان بێت تا ڤۆڵتەکەیان یەکسان بێت فکرەتان هەیە لەسەری چۆن دەتوانین وا بکەین ڤۆڵتێج سەر کۆیل و کەپاسیتۆر یەکسان بکەین یعنی ئەو سێرکیتەمان هەیە تەماشا ئەوە کۆیلێکە لەگەڵ کەپاسیتۆرێک بە دوایەک بەسترا ئەوە سەرچاوەکەیە ڤۆڵتی و فریکوێنسی چ
چەند تا زمان هەیە لەسەر بکە؟ چەند تا زمان هەیە؟ یەک. کەواتە یەک تا زمان هەیە کە IL یەکسانە بە IC وانە بە دوای یەکە. VC دەکاتە چ؟ لەو سەرتە ئەو باڵێن VC-ە ئەوە VL. VC دەکاتە چی لەو سەرتە؟ ئەگەر ئایوان هەبێ أنا خانومی اون میکنم آی جارانی آرکه چی لرا که پس تو بی اکسی تماتا اگر کپاسیتور که دکاتا آی جارانی اکسی یکسان دیبته آی جارانی اکس ال آی لگل آی دروا کاتا اکسی یکسانی به اکس ال اولت حالت لا ريزونانس سيركل فهذا لحالة الريزونانس اكس يكسان باكس ال أدوان احتمال دكان سر قيمتك كان ما دكان سر فريكونسي يا بس نقول إشارة عندها أو اسمه تماشي أو فريكونسيا أو يعني تزوج طبعا تزوج راست تزوج لقل اكسي واركه اكسي لكن بتوانه دغوري قد ما حتى فريكونسي زياده كده برجيز استثناء سري ملام لا كاباسيتور زياده دكا ولا كوي كم دكا تزوجيها طبعا اگر بيو او رسمه بقورم با اكسي اكس ال رك او عكس دكتور زار لبو كوي زياده دكا لبو كاباسيتور كم دكا استعمل رسم شرطان منه كواتا اكسي دكاتا تصير 2 باي اف دكاتا يجلسر او دكاتا يجلسر 2 باي اف سي يكسان يبتصير 2 باي اف ال او اف احتياجية في دلال اف سي باشا ريزونانس فريكونسي بدون اف سي زاران يكتريكا فقط هو اوانا بيني هنا اف سي دكاتره سي يكسان بدون اف سي سكوير يكسان يبقى يجلسات 4 باي سكوير ال سي فقط دكاتره رجي يجلس 2 باي رجي يجلس ال سي اولا حالة البطمان at resonance. आता frequency resonance دكاتا يجلس 2 باي زاراني يجلس رجي ال سي أولا أما 2 باي كبين أولا دكاتا يجلس باي ليرة كي جرى داننا كادي تواني جرى 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 كذا كاتوية فاتا فريكونسي ريزونانس دكاتا يجلس 2 باي زاراني يجلس رجي ال سي هذا بوي قيمتي الكم سيكا أمن دتوانا ريزونانس فريكونسي دياري كم لهذا سيكا طبعا حالة الريزونانس إلى عقيدة برجرنية برجر قيمتي شيء كشانية أو كقرار ده لسه حالة الريزونانس كا فريكونسي كيتي يان بابلن ال سيكا ال زارانسي دتوانا فريكونسي كش بيه تحليل كي كما شاكن هوي كتازة باسم كيف كتب قراني امبيدانس يعني بالغن رياكتانس يعني برجير لقل فريكونسي تونا اگر تماشا كين اكس ال ده واستوانه هي فهاد سند فريكونسي زياد كين اكس ال واستوانه لقل تماشا خانه اكس ال ما كاتو 2 باي اف ال هاد سند اف زياد كين فهاد اكس ال ما زياد كين الى قشر واستوانه تماشا افضل لا كاباسيتوركا تماشا اكسي دكاتي يجلس 2 باي اف سي واتا حتى اف زياد كم هو كم دكا الى اخر 5 ثواني تماشا اويانا اكسي كي واتا فريكونسي زياد كي اكسي كا قيمتي كم دكا
برگی هرچند فرکانسی زیاد این برگی قیمتکی نداره. اولی که دبیه تو زیاده که اولا طبعا زیاد علاقه سرطان بتوانه دواری بیتا خواستوانه. تماشا قانون زیاد سیا چه کنجوله؟ اکسانه با چی آرتاندو زیاد زایده اکسانه با راجی آرتاندو زایده زایده اکس ال تاندو اکسل کم اکسیکون اکسی همین تو با پی قانونه بی اما زد اعتماد کارت سرچ آر اکسو اکسل و اکسی هر سیچیم هی بیاره عنده او اکسل او اکسی او آر دتوانم بس الاساسي او انا علاقي زياده كبيره تماشا لسر هذا تماشا كاين اكسي زور بخيراي كمل هو بلان اكسل به واشي زياده واتا كم كردني اكسي زور زياده لزياده كردني اكسي علاقه كاتب اوفر اول او كوانيتي لدي قيمتك كم ده قيمتك كم ده اكسي تماشا اكسي او ماينس اكسي اخوي اگر اكسي زور بخيراي كم كاتا قيمتك ناقوانك كم ده كقيمتي ناقوانك كم كريتي بلس كاتا زيادة كم ده لو تماشا كم مسألة هذا كم ده حتى شو كم ده حتى نقطة اكس ال اكسان ده باكسي كاكسي ال اكسي اكسان من كواتا قيش ما حالتك وما كان اكسي ال اكسي اكسان ده لريزونانس كواتا لفريكونسي ريزونانس او سكيل فريكونسي لفريكونسي ريزونانس كاتك اكسي ال اكسي اكسان ده تشون نقطة اكتريا بري يعني تي نقطة واتا اكسان كيف كاكسان بو او بيدلان ريزونانس فريكونسي زيتكل كم ترين قيمتي تماشا هيك اگر دو انا اكسان من كواتا كوانا كده بتسد قيمتي كوانا صفر كصفر بو كواتا زيد اكسان ده يبقى او اخر كميتي لو كم ترنابي زيتك كواتا للريزونانس زيد لمينيمم فاليو دواي او تيليدي تماشا كاين باشي ريزونانس اكسي زور بهواشي كم دكا زور يعني بلان هواشتر كم دكا وك لوي ك اكس ال بخيراي زياد دكا لو دبيني كاريجري زياد بنك زيادة لكم بنك دبيني زيادة جارش كزياد دكا تماشا قانون كاين اكس ال خيرات زياد كا لكم بني اكسي هذا كانك برو زياد نمشي كانك برو زياد بنتو يبقى زد زياد لو دبيني زيتك باش ريزونانس جارشكا دز بزياد من نكاته حتى واي لدي لقى اكسيرك بباراليلي ده لو بباراليلي ده وقت اكسينزي يرتو صفر كاكسينزي ولا صفر او جارا احتمال دكات سر اكسيرك تنها اكسير صوم بروا زيتك سلام عليكم زيتك لقلبي بباراليلي ده كاس بسيارية لسلو جرافا تجيشن لما بزاني اكسي تون دقورة لغا فريكونسي آركا تون دقورة اكسي تون دقورة زيت تون دقورة زور زاريني أكون اسمع ده يعني أوي كجريم جبزان لو سمعتيها ريزونانس كزور جريم يعني إذا أصلا دبوا مدرس كه دبوا بشام بدي كذا حالي يكتبرني أو دوانا زيتك مني من هذا وكي ما تكش إنسان بس تمشاك إنسان بقى أو لايني آركنيا زيتك عتسر آركا لو نقطة إكسيل إكسي إكسان أنزامي لك ده كل هذا بتصفر زيتك إكسان ده بقى تبشانم بدك زيت إكسان بقى ليه و دواء وش بشام بدك أو دواء نزيك ده نور للبنية أو قارنة قريب بشام ليه لو جرافا أو زاد إنسان تزوجون ده جورا لغا فريكونسي لا ريزونانس طبعا the smaller the resistance the larger the resonant current يعني أو برجري كبير يعني بابا برجري ميرا بوسي برجري ميرا بوسي وهذا بنفسه كتير ريزونانس فلسه ريزونانس الإلكتريكال سيركت فاتا سيركتكال ريزونانس يعني تي كاين اكس ال يوي اكسان باكس سي وي اگر هم دوانه اكسان بون
تاکەشت کە تەسیر لە تەزووی سەرکردەکە بکات چییە؟ بەرگرەکەیە قیمەتی بەرگرە بەرگرەکە زۆر بێ تەزوو کەمە وانە بەرگر کەم بێ تەزوو زۆرە بە گۆڕانی فریکوێنسیەکە بگۆڕم طبعا لە کەمەوە دەست پێ دەکەم دەگاتە ڕێزونانس دوای زیاتر وەتا بیلۆ ڕێزونانس ئات ڕێزونانس ئەبەف ڕێزونانسمانەیە لەژێر ڕێزونانسمانەیە لەژێر ڕێزونانس دەزانن چی بە کوردی زریندانەوە زریندانە کارەبایی واتە لەژێر قیمەتی زریندانەوە لە زریندانەوە لە سەروی زریندانەوە ئەگەر بێت و لەژێرەوەی زریندانەوە بێ طبعا ئەکسێڵێکسێکە دێتەوە نامۆزۆ بەرگرەکە لەگەڵەوەی حساب دەکرێتێ تەزووەکە کەمە تەماشای ئەوە فریکوێنسیە ئەلێرە ئەوە تەزووەکە بەرەو زیاد بنووسێ تا دەگاتە پیک لە پیچی واتە ڕێزناس لۆ چکە ئەکسێڵێکسەکەی دەوریان نامێنێ دەسێتەکە دوای ئەوە جارێککە فریکوێنسیەکە زیاد دەکەی تەزووەکە کەم دەکاتەوە طبعا قیمەتی ئاڕەکە پیچی تەزووەکەمان لە دیاری دەکات ئەوە لێرە مەبەستمان پیکەکەیە ئەگەر بێت و بەرگرەکە زۆر بێ پیکەکە کەمە چکە تەزووەکە کەم پێداوەڕە ئەگەر بێت و بەرگرەکە کەم بێ واتە تەزووشی زۆری پێدا تێپەڕەیە تەزووەکە پیکەکەی بەرزتر دەبێت ئەوە لارج ئارە پیکە کەمەکە و پیکە بەرزەکەش سمۆ ئار ئێستا بین سەمەرەیەک باز دەکەین لەو چاپتەرە بە ئامانێک خیمان بە بیرتان دێنەوە ئەو دەچین لەسەر ئێگزامپڵەکان گوتمان لە ئەڵتەرنەیتیڤ ڤۆڵتی چۆن دەگۆڕێ دەکاتە ڤی ماکزیمە ساین ئۆمێگا واتە بە شێوەی ساین یان زەر بە شێوەی کۆسایت Phaser represents voltage or current in AC circuit as it rotates. Its Y component gives the instantaneous value. پیشانتانم دا و بە شێوەی فەیسەر ڤێکتەر پیشاندان بتون ڤێکتەرەکە درێژی ڤێکتەرەکە قیمەتی ڤۆڵتیان تەزووەکەیە و پرۆجێکشنی ڤێکتەرەکە لەسەر تەوەرەی وای ئینستانتانیس ڤالیوە واتە قیمەتی ساتی ڤۆڵتەکەیان تەزووەکەیە گوتمان ئەڤێرەج ڤالیو لە ئەیسی meaningless واتە useless لەباکەوە چ بەکاردێنێ root mean square value root mean square value دەکاتە چ دەکاتە ماکزیمەم قیمەتی کوانتیتەکە دابەش ڕەجی دوو واتە ئەگەر ڤۆڵتێ بێ ڤی ماکزیمەم دابەش ڕەجی دوو دەکەین ئەگەر تەزوو بێ ئای ماکزیمەم دابەش ڕەجی دوو دەکەین لێتوانە ئای RMS دەکاتە ڤی RMS لەسەر XC تەمەن ئەگەر سێکتەکە تەنها کەپاسیتۆری تێدا بێ ئاەکەی دەکاتە چی دەکات ڤۆڵتیەی RMS-ەکە دابەشی ریاکتانسی کەپاسیتۆرەکە ریاکتانسی کەپاسیتۆر دەکات چۆن دەکاتە یەک لەسەر ئۆمێگا-سی دەکاتە یەک لەسەر ئۆمێگا-سی ئیمپێدانس لە RC سێرکت چۆن گوتمان دەکات R توان زائدە XC توان و پیە ڤێرەش دائیمەن دەکاتە ئای RMS جارانی ڤی RMS جاران کۆساین فای کۆساین فای دەتوان چی پێ دەڵێنەوە کۆساین فای چمان پێ دەبێت پاوەر فاکتەر پاوەر فاکتەر گوتمان دەکاتە چ یەکسانە بە R لەسەر Z ئەگەر ئیندەکتانسمان هەبێ یان کۆیلمان هەبێ ئەکسێڵەکە دەکاتە ئۆمێگا ئێل زێتەکە دەکات R توان دوو زائیدە XL توان دوو لە RLC سێرکت زێت گوتمان دەکاتە R توان دوو پلاس XL ماینەس XC توان دوو وە لە ڕێزونانسیش تازە باسمان کرد ئەنگلەر فریکوێنسی دەکاتە یەک لەسەر LC یان با بڵێن فریکوێنسیەکەی دەکاتە چ دەکاتە دووپایەکەی بینی نەولایە دەکاتە ئەو قانونە یەک لەسەر دوو پای جارانی یەک لەسەر ڕەجی LC ئەوە هەموو قانونەکانی ئەو چاپتەرە بوو وەکو سەمەرەیەک باسمان کرد ئێگزامپڵی یەکەم سێکتەکەمان پێکاتێرە چ a resistance R is connected in series with an iron core choke coil واتە
بەرگرێک وانەیە لەگەڵ کۆیلێک بە دوایەک بەسترایە کە کۆیلەکەش بەرگرێکی داخلی هەیە کە ئاسمۆڵە ئەو ئاسمۆڵە کۆیلەکە چی هەیە عادەتەن ئەڵی هەیە. The circuit figure draws a current of 5 ampere. واتە کە زۆر بە سێکتەکەدا دەڕوات کە قیمەتەکەی چەندە؟ 5 ampere. طبعا ئەوانە ماکسیمەم قیمەتەکانە. At 240 volts 50 hertz supply. يعني سمعنا بعضاً I نوت معناها كبتاعة 5 أمبير I بتاعة 290 فولت فريكونسي كشي 50 هرتز. The voltages across the resistance and the coil are 120 and 200 volts. يعني VR 120 volt VL يتسمى 200 بس تكتب أو زاد سيدا بينيو أو شتانا بينيو A B C D تكلم the resistance reactance and impedance of the coil. وعطا resistance coil يعني R small reactance coil'e وعطا XL لقل ZL coil. أجا تاني أجا coil برجلي داخلي هم impedance كي يكسانية بXL. كده كده بسيط. خوي زد سيا زد لشوينك بدوزينه ككويل برجمان هونيا اگر بتنك كويل بتنك كويل زيتك وإكسارك إكسان ده أراك صفر بلا ما قاري صفر نبو أو كويل هم إكسير هي هم زيت إل شيء ليه عندي شيء ده رياكتر هم زيت إل كويل كده بيجوا دواء باور absorb by the coil मतलब P coil كده بيجوا لذا باور فاكتوري güçlü belirleniyor ya da induktansı koyuyor. Nereye gitmişler ki? Av bölgelerle koyulan bedvaya gösteriyor. Var. Bedvaya volti koyda kritoya neyse. Bedvaya koyda kritoya. Kata ama ta istavat ki güçlüğüne, pamahmeliya, bedvaya av volti yani ki her koyda kata volti güçlü sertçalı. Var. وانا متاسف قاتل رامن volti güçlü mü yaka 230 volt. Volti bagir şumaya daiti 120 o volti koyul şumaya ka 200. Parta göre duanı kokkomo dikkat volti güçlü sersa. Vaya 200 ko 120 zakatsan. 620. Yaksana bu 230? No. Vada جیاوازی ایسی اوه کدالن جیاوازی رو گوشه رو گه نیوان volti و تزو علی او فقط دوز دکار لو لبروی هر دوچیان volti سر کپاسیتور yani volti سر کویو volti سر برگر لهمان کاردا پیچی دروز نکن ها حتی رابط دوبی تانه بودم they do not make a peak at the same time و لهمان کارد پیچی دروز نکن لولا بروي جوازي گوشه رو گه له کاتا رنگ لو کاته قیمتی وی 200 به ملام وی 120 به کاتا له کاتی نه اگر بچن لنفس کات پیچی دروس کن کوی هم که دکات و voltage شی سرسان استابی امن آیم هی رسید کتا تتوانم و voltage گشتی شمرا تتوانم زد بدوزم زدی گشتی زيتي قشتي دكاتة دكاتة إلى سر آي إلى سر آي دكاتة سن دكاتة 230 volt لسر 5 أمبير يكسانه با 38
ئەوە زێت ئەو جارە دەتوانم چ بدۆزمەوە ئار بدۆزمەوە ئار کەپیتەڵ دەکاتە چ دەکاتە VR لەسەر ئاینۆ لەبەرێتە ژویان یەکسانە VRەکە چەند بوو 120 ڤۆڵت لەسەر 5 ئەمپێر دەکاتە چەند ئەویان دەکاتە 24 ئۆم ئەو جارە دەتوانم XL دەتوانم ZL بدۆزمەوە ZL دەکاتە چ دەکاتە VL لەسەر ئاینۆ VLەکەش چەند بوو 200 ڤۆڵت لەسەر 5 ئەمپێر دەکاتە 40 ئۆم هاتەیەک لە داواکاریەکان ئەوەیە ئەگەرە چ بینەوە ئیمپێدانسی کۆیلەکە ئەوە چی پێ دەڵێن پێ دەڵێن کۆیل ئیمپێدانس ئەوەمان دۆزیە ئەوانەمان دۆزیە ئێستا پێویستمان دەبیێ لەبۆ دۆزینەوەی داواکراوەکانی تر پێویستمان بەوانە دەبیێ لە سەرتاوە دۆزیمانەوە رزستانسی کۆیلەکە چۆن دەدۆزینەوە واتە ئارسمۆت تەماشایکە لێرە من زێتەکەم هەیە زێت تۆتەڵە زێت تۆتەڵ دەکاتە چ دەکاتە ئار پڵەس ئارسمۆل تواندوو زائدە XL تواندوو وایە زێت یەکسێتەکە دەکاتە چ دوو بەرگرمێ بەرگریشان هی کۆیلەکەیە بەرگریش شتێکە لە بەسترایە کەواتە ئەگەرە من بە چاوی بەرگر تەماشا دووچان بووم بە دوایەکە کۆ دەکرێتەوە دەڵێم چ ئار کەپیتەڵ پڵەس ئارسمۆل هەمووی تواندوو زائدە XL تواندوو ئەوە زێت ZL چشم هەیە ZL دەکاتە چ دەکاتە ئار تواندوو پڵەس XL تواندوو وایە زێتی کۆیلەکە بەرگرێکی کۆیلمان هەیە لەگەڵ XLەکە دەتوانم زێتی لەبەر بدۆزمەوە ئەو دوو قیمەتەمان دۆزیوە یان نا زێت و ZLم دۆزیوە ئەوەی کە نەزانراوە لێرە ئارەکەشمان دۆزیوە XL و ئارەکەی نییە XL لەگەڵ ئار سمۆل لە دوو هاوکێشە دوو نەزانراو دەتوانین بیدۆزینەوە یان ناتوانین دوو هاوکێشە دوو نەزانراو دوو هاوکێشەمان هەیە دوو نەزانراویشمان هەیە XL لەگەڵ ئارەکە دەستەکەی قیمەت XL لێرە ببینەوە لێرە دامنێ دەبێتە یەک نەزانراو ئێستا ئەوەیان کاملەی یەکسان بە یەکسەر دوو جای بکەم ڕێکەکە نابینێ زێتەکە چەندە؟ چلۆش تواندوو بەچێکی سان بکە چلۆش تواندوو یان لە لێگەڕێت ئاخیرە قیمەتەکاندا دەمێنێ بەڵام زێت تواندوو یەکسانە بە R plus R small tواندوو plus XL tواندوو ئەوەی ناوبنی هاوکێشە یەکەم ئەوەیان ZL tواندوو یەکسانە بە R tواندوو plus XL tواندوو لێرە XLەکە دەرکەین دەبێتە چی؟ XL tواندوو یەکسانە بە ZL tواندوو minus R tواندوو ئەوەی ناوبنی هاوکێشەی دووەم substituting equation 2 into equation 1 واتە قیمەت XLەکە لێرە دابنێەوە دەبێتە چی بێتە Z tواندوو یەکسانە بە R plus R small tواندوو plus لەبات XLەکە سەنووسم ئەوە دەنووسم ZL tواندوو minus R tواندوو ئێستا ئەو کەوانەی بکەینەوە دەڵێم Z tواندوو یەکسانە بە R capital tواندوو plus 2 R capital R small plus R small tواندوو ئەوجە plus
ZL توان دو ماینس R توان بس أول لقى وردوا توان R كده كم يعني R سمول استكم أوانا أو لقى أو ديما أو جاي يعني دلهم دو R capital R small إكسانة با Z توان دو ماينس R توان دو ماينس ZL توان دو R small da kartetse يقدر يصير دو R Z توان دو ماينس R توان دو ماينس ZL توان دو سأوانا ما نهوي هي يعني R capital أو تيك üstü suara Z taka tüdü haşta Z yalakaş tüdü ama ida bir deyne var R small da kartetsen 2.6 o asmalı ama doziyor. Orta rezistansi koyduk ama doziyor. Esta demeni impedansa kaçman doziyor. Reaktansa ka demeni. Reaktans vata XL. XL da kartası gitman. Ekata 2 pi FL ya da tuvanin geri doziyor. Hadi bakalım bir şey. XL يكسانا مرجي ZL توان minus R small توان رجي ZL وقت سنبو ست minus R small وقت 2.6 توان يكسانا بقى Sino point no. Sino point no. O. O هم يسموه هم يدعوا كلاري معلن A. O فرق A. Rezistans ما دوزيو reactance ما دوزيو impedance كولكش ما دوزيو. Heat wave يدلك power absorbed by the coil. فرق B. واتر في افيرجي كويلتا في افيرجي كويل في قلت ما عندك هذا تخانه كيف تشيلوا لي معاه اي تو عنده واتر اي ار ام اس تو عنده زاراني ار اي تو عنده ار ام اس زاراني سارك سمول يعني كابيتال power absorbed by the coil. What R coil का दिख रहा है? R small. Example. Pens to undo zaran 2.6 تحط R. Example. شش coil حطيتين جوا. شش بويت حتى بينس و بنوش که جتوانی بیدوزینه و دتوانیم بله پی افرج دکات آی بی کوساین فای پاو کوساین کی اومد دکات پاور فاکتور طبعا لبو کویله که ما آی کما هی سه پنز افیر کیا ویگت یا وی کویله کش کیا او وی کویله کیا سیده میره فای کدوم فای اومد دکات سی power factor يعني cosine phi هم بيقول ده كان r بصير z r بصير z r का ही कोई लगा बकार देनी दो कोशिश करते का z का z कोई लगा बकार देनी तो c हमारा नतीजा मान होता है और तब पेन ज़ारा ने दो साथ ज़ारा दो कोशिश हाफ कसर c فرق c Mr. Mo?
what is C the power factor of the input current or the power factor is septeka power factor güçlü power factor yani cosine phi dışkatesi leka R plus R small ise Z R capital plus R small ise Z yeksane ben R capital'a ki butman dekata krediten 24 yani plus 2.6 dese kilo haşt. Yeksane ben o point piyasa tutancağı şuş. Ama yürüteni yapar farklı. Hatta o point piyasa tutancağı şuş. Çada toni faylı olduğu istiyor otururken. Fayda katesi. Ama cosine fay, agar dibne fay. İşte fayda katesi. Cosine teori. Cosine inversi yapmak. Evet, D induktan sikoyle kaman diyor. Zaten evet. Excel da kata sikoyle Excel da kata 2 pi FL. L da kata Excel da sa 2 pi F. Excel da kata vertu 0.9 Dasar 2 pi zarani frekansı kaçman tamam 50 Hz. Ekata سطو باستحق ودي كمان فحاسبت على أول تكون زمان يكون مستحق يعني سطو مستحق زمان بس صد زارات سير كوني سارة سارة سطو مستحق هذا اللي وكلت ما باللي هندري خوي نتزقى بهندري دبتي زاران هزار لك يا زوجي تقريبا يكون زاران هزار لك فهزار और बनस्बत एग्जाम्पल yapıyorum. Especially example duan a series RLC circuit. Yani septek manera tepede bargire ku koyle ku kapasitör ke bedwaye basrayna. Ela kaman 106 miliamper. Yani koyle ku. Si kapasitör kaman 100 microfarad. Arakash man sil olma. Ham yan son basraylık man bedwaye. Is connected to a sinusoidal voltage. V of t is 40 volt sin omega t. وهذا بسرعة بسرعة volti سرعة كتسندا أو سب volt دا sin omega t. Omega كمان تسندا 200 راد لسر سكين 200 راد per second. What is the impedance of the circuit? Impedance circuit kada kaza çıkarım, okay? Evet. Raci R tuandu zayda x minus x tuandu. Her seçimane. R elu simane. Vanya? Kata peristin ba R, peristin ba x ela, peristin ba x siya. Vanya? لابد وزني وزن أرمها بام أرمي دعوة سكون XL
اکسل نییە بەڵام دەتوانم بیدۆزم اکسل دەکاتە ئۆمێگایە وانیا ئۆمێگایەکەیدا ئێڵەکەشیدایە وایە ئەوە اکسلم دۆزیوە ئەکسیشم دەوێت دەکاتە چێجێک لەسەر ئۆمێگا سی ئۆمێگا سیەکەمە ئێژە دۆزمەوە دادەنێ مۆناوی پێشنەکەی دەتوانم قیمەتی زێتەکە بدۆزم example دوم لطفا سرتكيب sonra boşluğa bölgülük bakalım kapasitörü sırtsağı göster طبعا بيوفتكيد سندا دكاتة سل فولت ساين اوميجا اوميجا كما دوصد راد نص السكندا او ارا سل اوما او ايلا او سي هذا كمان سندا ما ساتوشيز ملي هندي اول شيء سات مايكرو فاراد XL دكاتة أوميجا إكسان شبه دوسات زاراني أو بوين شازده أگر وراد السكن بيد اليوان هنري بي ستشز مليون دكاتة أو بوين شازده إكسان بتن زاران شازده سيودو دكات سيودو أو اكسي دكاتة يجلسر اوميجا سي وانتا يجلسر دوصد زاراني صد زاراني دتوان ناقص شش المايكرو فاراد اللي كده فاراد او دتوان ناقص شش دقيقة بسوار صفر بروا دكاتة يعني يجلسر دو زاراني دتوان ناقص دو يعني صد دابش دو دكاتة خمسة أوم نتيجة دكاتة خمسة أوم زد دكاتة R2 plus XL كاب XC2 وهذا C2 plus C2 كم خمسة يعني سيدو دكاتة ناقصا أجدبنا زد دلتسن نشتغل شش دكاتة سلوسة بوي نشتغل شش أو فرقي أي بي درجة دكاتة at any instant if the circuit B I know I of t equal to I of sine omega t minus pi. Find I know. Başa bir tazuki o bir. If I of t is equal to I know sine omega t minus pi. Find I know. aynot سنة طبعا aynot وقتا ماكسيمم قيمة تزوكي ما دام سرتك دوائية كاريك ترجمان وقتا بأساني يتوانم بلان aynot دكاتة فينوت لسر زد فينوت قيمة دي تم ندير چه لزن وقتا في ماكسيمم سل ها تقدر تسل فينوت كي دكاتة سل سايني مگاتی. او جمالی پیش ساینی در من ماکسیمم قیمتی. یعنی
قيمتي نوتاكي كده وقتا مادام في كي او في او تسلا دبيتر في ماكسيموم يعني في يوم يبقى تتسل فولت نسر تدوسي كوين مستوشش كون هذا كوين نصوت يازد okay. For AC, what is the phase phi? Rectangular shape phi channel. C phi channel. Good man. تاني فايدة كانت تصير لو سبت هنا. نعم بدك XL كم XC بسد R. واضح؟ يعني اگر پاور فاکتور معنی به نام پاور فاکتور بیدو ما دیگر کوساین اینورسی پاور فاکتور هذا فایده کاتسی دکاتا تان اینورسی XL minus XC لسر A اکسانه با تان اینورسی C2 کا 50 لسر صفر هاي يكسان ناقص سلوش ناقص ده بس ما دام ليرا سي دوكا بتوتير لك بنزاي سان ناقص بسوات دو ديجري يعني تسوى ناقصة يعني تزوب بيز فولت التركيب لسيتك ما دام اكس سي زياده للاكسل يعني فولتي سر اكس سي زياده واتا تزوي گشتي بپیش فولتي گشتي تکیا نگوشه 24 درجه او example دو example سيم Suppose an AC generator with V of t is equal to 150 volt sine 100t. ليرة تمشاكي أوسط منزلة تتسع V max. أي أوسطة؟ W كأوميجا. هو أنجلير فريكونسي كيف؟ باش عم بيزناك على بسيارك بدأت ما دام ليرة مسرعة أتو أو جمارة كاللقل تيلنا أو بوشي ساينك يعني كوساينك أو أوتوماتيكي أو دبيت أنجلير فريكونسي كا. فهذا أو W دكانت الصد راد لسد سركة. Is connected to a series RLC circuit with R40 volt, 40 ohm, L 80 millihenry and C 50 microfarad. وهذا أو فولتي سرتاو كده. لقل سرتفيش RLC ربط كده R L سيقي داون. وكله اسمه دايرة calculate VR naught, VL naught and VC naught. وهذا maximum قيمتي فولتي سر R maximum قيمتي فولتي سر كويلو سر capacitor de deuxième. The maximum of the voltage drops across each circuit element. Circuit element كاتسي لرا برجرو كويلو capacitor. مادام في maximum سرچاوه كمان هي پێویستم بە چییە؟ پێویستم بە تەزووە بیدۆزمەوە تەزوو دەدۆزمەوە ئاینۆت ئەگە ئاینۆتم دۆزیەوە ئەو جارە دێم ئاینۆتەکەی جاران ئار دەکەم دەکاتە ڤی ئار نۆت ئاینۆتەکەی جاران ئێکسێل دەکەم دەکاتە ڤی ئێل نۆت ئاینۆتەکەی جارانی ئێکسی دەکەم دەکاتە ڤی سی نۆت سرفتەکەی ئەمان سرفتە بەس قیمەتەکان دەگۆڕە لێ ناسێنەوە کاتە ئێگزامپڵی سێیان ئەوە هەرچیدا ئەوەیان دەبێتە 8
ئەوشان دەوێتە 50 ئەوەیان بتوان دەبێتە 150 ڤۆڵت ساینی 100 تی کاتە ڕێگایەکە چەندە 100 ڕاد لەسەر سەکەند پێش ئەو شتێک دێم ئەکسێل ئەکسی دەدۆزمەوە ئەکسێل دەکاتە ئۆمێگاکە یعنی 100 جارانی پۆین ئۆ هەشت ئەکسێل ئەمە چەند چەندە بە هەشت هەشت ئەکسی دەکاتە یەک لەسەر ئۆمێگا سی واتە یەک لەسەر 100 جارانی 50 جارانی دەتوان ناقص 6 50 جاران 100 دەکاتە 500 5000 نیە واتە 5 جاران دەتوان ناقص 3 دەتوان 3 دەتوان ناقص 3 واتە 1000 دابەشی 5 سانتیمێترەکەی دەبێتە دەکاتە 200 ئێستا زێتەکە دەکاتی ئار توانبی پلس ئەکسی ئەلکە ئەکسی توانبی ئەو قیمەتانە دابنێنەوە سل توانبی پلس ئەکسی ئەل واتە هەشت یعنی دەکات ناقص 198 توانبی سێر یەکسان دەیبێت چەند 196 ئەوە زێتەکەمان دۆزیەوە ئەو جارە دێم ئاینۆت دەدۆزمەوە ئاینۆت دەکاتە چ دەکات ڤینۆت لەسەر زێت ڤینۆتەکەمان 150 ڤۆڵتە زێتەکەش 196 ئۆمە دەکاتە چەند قیمەتەکەی دەکات 0.765 ئەمپێر ئەوە ئایەکەم دۆزیەوە ئێستا کە ئاین دۆزیەوە ئەکسێل ئەکسی شمێ لەگە ئارنەیە دێم دەتوانم ڤۆڵتی هەرێکیان بدۆزمەوە کاتە ڤی ئارنۆت دەکاتە ئاینۆت ئا یعنی 0.765 ئەمپێر جارانی چل ئۆم یەکسان بچەند ئێستا قیمەتەکان دەنووسم ڤی ئێڵنۆت دەکاتە ئاینۆت ئێکسئێڵ یعنی 0.765 ئەمپێر جارانی 8 ئۆم قیمەتەکەی ئەوجا ڤی سی نۆت دەکاتە ئاینۆت ئێکسی یعنی 0.765 ئەمپێر جارانی 192 ئۆم قیمەتەکانی ئەوەکە 200 ئەو 200 قیمەتەکان دەکاتە چەند دیارمات دەکاتە 30.6 ڤۆڵت دیارمات دەکات 6.12 ڤۆڵت ئەوەشیان دەکات 153 ئەوە فەرقی ئەی دەکاتە ئەوە فەرقی بی دەڵێت چی calculate the maximum potential difference across the inductor and the capacitor between points B and D shown in figure. Point B و D چه داره؟ ایره لگل ایره. یعنی چانی voltmeter بینه لو دو point داره ایره لگل ایره. چی voltage لو بده فهمی توا؟ voltage سر کویل زایدن voltage سر capacitor. همان کات voltage او دوانی دبوده فهمی تو کویر دوچار. کویر دوانی دکاته چه؟ voltage سر کویل سر capacitor چون کنه کشور. گوشه نوانیان چنده؟ کویل capacitor. 180
سەگەتان ویدیۆ چۆن کەواتە مادام گۆشەی نێوانیان سەد خۆشتە کۆ دەکرێت لێکیان دەرکەیت تێکیان بۆ ئاڕاستە یەکیان بۆ ئاڕاستەیە ڕێک پێچوانەیەکترن کەواتە VBD ئەوە فەرقی B دەڵێن VBD واتە پۆینتی BD دەکاتە VL کۆ VC کۆ دەکرێنەوە دەڵێن VL ئەم بە نەوان نەکرێەوە لێک دەکرێت یەکسانە بە VLەکەمان چەند بوو 6.12 ماینەس 153 بۆ یەکسانە بە 147 بۆ پۆینتەکەمان نەنووسێ 147 بۆتینیانە دوو پۆینتە دەکاتە 147 بۆ طبعا اگر هر دوچان برگر بانه اکثر بولتگان کل دکران باش هر دوچان کویل باید کل دکران هر دو کپاسیتور باید کل دکران مثلا بلوی کپاسیتور کویل پیچانه اکرار اصلا لیک در دکران ای اگر برگری و کویل که حساب کنید گوشنوانی چند ها نه نواد چون فرق یک فکرکان دادن به بالا خودم اگر دستیارات و خودم خود دامنی اوا بی آر نوتا اوا یا بی ام نوتا کوی دوانه دکات سی وی فیثاگورسی آره فیثاگورس دکات ایرانی اوا دکات سی دکات بی آر پلاس ام Kafanın bir fizagor gibi büyüdü. An inductive coil having a resistance of 8 ohm. Coil ekmanı ya resistance ki 8 ohm. Coil ek. Fakat R small ek 8 ohm. An inductance of 80 millihenry. Inductance ki 80 millihenry. Connected in series with a capacitor of 100 microfarad. بدوایک بەسترارەکە کەپاسیتۆرێک کە 100 مایکرۆفاراد across 150 volt 50 Hz. کاتە ڤۆڵتی سەرچاوەکەمان 150 ڤۆڵتە فریکوێنسیەکەشی 50 هێرتزە وەکو لە ئۆفمێنگیان. کالکولیت یەکەمیان دە کەرنت کەرنتەکەم بۆ قیاس دەکەیت کەرنتی سەرچاوەکە پاوەر فاکتەری سەرچاوەکە. Voltage drops in the coil and capacitor respectively. وقت voltage اللي كان capacitor ولا coil كان. طبعا شوازة حركتنا كي توزع جوازة لقرانيتك بشوي vector نوسي. كم تكان؟ كبشوي vector دنوسي وقتها هم باسي phase difference كذا كي باسي جوش كذا كي هم باسي قيمة كذا كي الأمام كذا. كم شاء. أوميجا دكاتة سي دكاتة 2 باي F. Omega که دوزیه فقط درآوردن دکات 314.16 بعد لسر سرکه. ایالکی داره دکات 0.08 هنری سیکش مایکروفاراد دیگه فاراد. اصلا مادام آن مانه دیز تکن اکسل و اکسیل دوزیه. اکسیل دکات اومگا دارن او ایالا. دکات 25.13 اون. اکسیل دکاتی بسر اومگا سی. اومگا که سیکه مانه اداره دنیا. Dikkat koy dıştası 10. Arakaşı da var. Onlar koyla ki eksternal arna basra önemli. 8 10. Volti serçavaka 150 volta koyda ki. Kavata da impedans orada koy. Impedansı koyla kadar katesi ZL. Dikkat ZL bu goşey phi L. Ama goşey phi. Yani bir vektör bölüsem دکار ریال پارتکا زایدن ایماجینری پارتکا ریال پارتکا برگرکیا ایماجینری پارتکاشی ریاکتانسکی ایدکا R plus JXL R'کم چند بود 8 ohm بود دار بود XL'کشم دوزی اولیره 25.13 دکاتسی کاتا ZL دکاتا 8 plus J 25.13
ئەو بەشەوەی ڤێکتۆرێت کەواتە ئەگەر بمەوێ بیکەمە قیمەت لەگەڵ گۆشەکە پێم چ دەکەم دەزانم قیمەتی ئەو ڤێکتۆرە بدۆزمەوە ئەگەر ڤێکتۆرێکەکەمە چۆن قیمەتی بدۆزمەوە یاسایەکی کەواتە ڕێڵ پارتێکە سکوێر زائدا ئیماجینەری پارتێکە سکوێر لەژێر ڕێک ئەوە دوامێ لەژێر ڕێکدا بنێ دەکات چەند دەکات 26.375 گۆشەکەی دەکاتە چ ئەو گۆشەیە دەکات تان ئینڤێرسی ئیماجینەری پارت لەسەر ڕێڵدا یعنی تەماشا بە حاسبەی بڵێ شفت تان واتە تان ئینڤێرسی 25.13 دابەشی هەشت دەکا 72.34 گۆشەکە چەندە 72.34 کەواتە بەو شێوەیە دەتوانێت ڤێکتۆرەکە تەحویل بکەین لە بۆ ڤالیۆکە و فەیسەکە تۆتەڵی پێدەست دەکاتە چ دەکاتە زێت بە گۆشەی ماینەس فای لۆ نووسیتی ماینەس فای چێ دەزانیت ئەو ماینەسە لە چی هاتیە چونکە ئاراستەکەی پێچوانەیە خود زانی پێچوانەیە ئیشارەتمان هێنە مادام یەک سیەکە گەورەتر لە ئەکسێل کەواتە گۆشەکە بە سالم دەردەچێت گۆشە دەکاتە چێن بڵێن فەیس دیفرەنسی گشتی دەکات تان ئینڤێرسی ئەکسێل ماینەس ئەکسی مادام ئەکسێلەکە بچووکترە لە ئەکسی کەواتە بە ماینەس دەردەچێت گۆشەکە دەکاتە زێتەکە دەکات بە شێوەیە ڤێکتۆر دەکاتە R plus JXL minus XC دەبێ هەردوو چی حساب بکەین لە بۆ کۆیل و لە بۆ کەپاسیتۆر لێرە لە حسابمان نەکەن چکە تەنها کۆیلەکە بوو گوتمان JXL لێرە مادام زێتی تۆتەڵە دەبێ بڵێن JXL minus XC دەکاتە چەند دەکاتە 8 plus J 25.13 minus 0.83 دەکاتە 8 minus J 6.7 ئێستا ئەوە قیمەتەکەی دەکاتە چ وەکو قیمەت واتە ئەو زێتە دەکات 8 توان2 زائدن 6.7 توان2 لەژێر ڕێک دەکات 10.435 ئەو گۆشە دەکاتە چ دەکاتە تان ئینڤێرسی ماینەس 6.7 لەسەر 8 دەکاتە ناقص 39.95 ئەوە زێتەکە کەواتە تەزوەکەی دەکاتە چ the current drawn from the supply واتە ئەو تەزوەی کە لەسەر چاوەکەەوە دێت دەکاتە ئای بە گۆشەی فار یان باڵێ دەکات V لەسەر Z Vەکە بە گۆشەی سفر دادنێن چکە زێتەکەم هەیە چکە لە بینی V و ئای گۆشەکەیەکە و گۆشەکە لە زێت بەدیان دەکەوی مادام زێتەکەت هەیە لە بۆ دۆزینەوەی گۆشەی ئایەکەی دەبێت Vەکەی بکەینە ڕفرێنسەوە Vەکەی دەکەینە سفر زێتەکەی دادنێنەوە دەکات 10.435 هەڵبەم شێوەیە دەڵێن ئای بە گۆشەی ماینەس فای یەکسان بە چ بە V بە گۆشەی سفر لەسەر زێت بە گۆشەی ئەزە لێرە مەنووسە ماینەس فای ئەنووسە فای بە گۆشەی ماینەس فای ئەوە 150 ڤۆڵت بە گۆشەی سفر ئەوە ڤۆڵتە زێتەکە بەتوان دەکات 435 ئۆم بە گۆشەی ناقص 39.95 دیگری ئەو ژمارەی دابەش ئەو ژمارەی دەکەین قیمەتی تەزوەکە دەردەچین دەکاتە 14.375 ئەمپێر بە گۆشەی ئەو گۆشەی لە ژێرەیە ببینە سەرە دەبێتە پڵەس گۆشەکان ئەوە حساب کراگەکانەوی گۆشەکان لەسەر خواری لەگەیە کۆ دەکرێنەوە بەڵامی سەرێ خواری دەبێت سەرێ ئیشارەتەکەی دەگۆڕی دەبێتە چەند دەبێتە موجب 39.95 بۆ سفر دەکات 39.95 دیگری نەمشێت دەکاتە 39.95 بوو دەشتوانی بە شێوەیە ڤێکتەر دابنێەوە ڤێکتەرەکان حسابکە بەڵام تۆزێکی زەڕاستەرە
ولێرە چی کردی ئەو جارە تەریقەکەی عەکس کردیتەوە لەوانە ڤێکتەرمانە بوو گۆشەمان دەدیتەوە لەگەڵ قیمەت لێرە قیمەت و گۆشەمان لێ کردیتەوە ڤێکتەر بە طریقەی عکسی ئەو جارە پێچەوانە دەبێت قانونی تان و قانونی زێت بەکاردێنی هەردووچیان تێکەڵ دەکەی ئەو ڤێکتەرە دەتوانی بدۆزی پاوەر فاکتەر دەکاتە کۆساین فای مادام فایەکەم دۆزیەوە لێرە یەکسەر کۆساینەکەی وەردەگرن دەکاتە 0.765 لیدە لید یانی چێ؟ یانی لێرە تەزوو بە پێش ڤۆڵتی کەوتی ئەو جارە پلیس نۆدا دەکەن فێسەر ئستێکن ئەس دەر ئەو لێدەڕێ V1 دەکاتە چێ V1ی داوا کردێتەوەن V1 لە تەمەشا قسمەکە بکەین V1 V1 بە گۆشەی ئەو VL ئاگەتان VL بە گۆشەی ثێتا L یان با بڵێن فای L دەکاتە I بە گۆشەی سەفەر جارانی ZL یعنی چێ؟ یعنی ڤۆڵتی سەر کۆیلەکە دەکاتە چێ کە داوای ڤۆڵتی سەر کۆیل و سەر کەپاسیتۆریشی کردیا ڤۆڵتی سەر کۆیلەکە دەکاتە تەزووی سەر کۆیل جارانی زێتی کۆیلەکە زێتی کۆیلەکەشمان دی بۆ بیدایەت لێرە مادام گۆشەی زێتەکەمان هەیە زێتەکە گۆشەی هەیە دەبستەکەم دەم کەرەنتەکەی دەکەمە ڕیفرێنس ئەم جارە بە سفڕە دەبێت چکە دایمەن ئەو گۆشەی کە لە زێت هەیە گۆشەی نێوان تەزوو ڤۆڵتیە ئەگەر ویستم گۆشەی ڤۆڵتی ببینەوە تەزۆکەی دەکەمە سفڕ ئەگەر ویستم گۆشەی تەزۆکە ببینەوە جارە ڤۆڵتی دەکەمە سفڕ لێرە لێیە مادام گۆشەی زێتەکەم هەیە تەزۆکەی دەکەمە سفڕ بە ڕیفرێنس دەبێت دەکاتە ئای بە گۆشەی سفڕ جارانی زێت ئێڵ بە گۆشەی فایە ئایەکە چەند بوو 14.375 جارانی زێت ئێڵەکەس 26.375 جار بە گۆشەی چەند بوو 72.34 کۆی سفڕکەینەوە هەر کۆی دەبستەوە دەتە چەند قیمەتەکە 379.14 بە گۆشەی 72.34 دیگری ئەوە ڤۆڵتی سەر کۆی دەکەوێت جارە چکە ئەوەی کردیتەوە ڤێکتەر تکا هەوڵ بدەن لە خۆتان لە ماڵ بزانن و ئەو گۆشە قیمەتە کرایتە ڤێکتەر چکە زۆر جار لە پرسیار ئەوها دێن تەحویلی وێ دەکەن یان دەگزار پێویست دەکات ئەوها تەحویلی وێ بکەن ئەو جارە ڤۆڵتی سەر کەپاسیتۆرەکە دەکاتێت بڵێن V2 ثێتا 2 دەکاتە I بە گۆشەی سفر جارانی ZC ZC شتێکمان یەکسانە بە XC چکە ئارمان نییە لە کەپاسیتۆرەکە ZC بە گۆشەی ماینەس فای C دەکاتە چەند؟ ئایەکە 14.475 جارانی 30.83 گۆشەی چەندە هی کەپاسیتۆر عادەتەن؟ ناقص 90 دەکاتە 457.58 ڤۆڵت بە گۆشەی ناقص 90 بیکەینەوە ڤێکتەر بەس بەشی ئیماجینەریەکەمان دەبێت چکە گۆشەکە 90 لە گۆشەی 90 بەشی ڕیاڵمان نییە ئاگاتان لێ لەو هۆمۆرکی سێیەم هەندێک پرسیاری تۆزێک فکری تێدا بکرێت چکە پرسیارەکانی زۆر کردووە چەند پرسیارە هەمووی لەسەر ئەو سێ تکەی پرسیارەکە سویچێکمان هەیە S1 و S2 هەندێک جار دەڵێ S1 بکەینەوە چی بکەین S2 قەپات بکەین S2 بکەینەوە بە پێی پرسیارەکە جوان بخینەوە فکر لەسەر بکەین کە نەمزانن چی لەسەر بێ باشە